شوقي بأن أحيا مطيع لله خالقنا البديع وأضم نور كتابه لكنني لا أستطيع اقرأه في قلب خشوع. بسم الله الرحمن الرحيم. السلام عليكم ورحمة الله. خۆشەویستانم لە زنجیرە بابەتی ئادابەکانی قورئان خوێندنەوە پێویستە لەسەر ئێمەی موسڵمان ئەو ئادابانە بگرینە بەر کەوا لە کاتی قورئان خوێندنەوەدا هەیە. یەکێکی تر لەو ئادابانەی کەوا پێویستە لە کاتی قورئان خوێندنەوە جێبەجێ بکەین ئەویش ئەوەیە هەر کاتێکەوە قورئانت خوێن گەیشتی ئەو شوێنانێکەوە خوای گەورە باسی بەهەشت و خۆشەکانی بەهەش دەکات، وەرە ئەو شوێنانێکەوە خوای گەورە باسی حوور و عین دەکات و ئەو شوێنانێکەوە خۆشە لە ناو بەهەشت پێویستە داوای بکەیت کەوا خوای گەورە ئەو شوێنانت بە قسمەت بکات. و هەروە هەر کاتێکەوە گەیشتە شوێنێکی ناخۆش لە کاتی قورئان خوێندنەوە ئەو شوێنانێکەوە عەزابی قەبرە و هەروە ناخۆشەکانی قەبر و ئاگری جەهەنەم، عەزابانێکەوە خوای گەورە دەداتە کافران و مشریکان و منافقان و داوا بکەیتەوە لە خوای گەورە بتپارێزێت لەو عەزابەدا. و هەر کاتێکش کەوا گەیشتە شوێنێکەوە شوێنی سوزدە بردن بوو سونەت وایە سوزدە ببەی سوزدەی تیلاوە و ئەو دوعایکەوە تێدا وارد بووە بخوێنیت بۆ ئەوەی ئادابێکی جوان بەرامبەر بە قورئانی پیرۆز پێشکەش بکەیت. یەکێکی تر لەو زانایانە کەوا دەڵێت کە ناوی وەهەیبی کوڕی وەردە دەڵێت کاتێکەوە گەیشتە پیاوێک ئایا تۆ قورئان دەخوێنیت، ئایا کە قورئان دەخوێنیت خەو لێ دەکەوێت؟ ئەویش پێی دەڵێت چۆن بخەوم لە کاتێکدا قورئان ئەو هەمووشتە عەجائیبەی تێدایە ئەو هەمووشتە سەرسوڕمانەی تێدایە لە کاتی خوێندنەوەدا بۆیە خەوم لێ ناکەوێت. بۆیە خۆشەویستانم هیوادارم ئەم خاڵەش جێبەجێ بکەین لە کاتی قورئان خوێندنەوەدا. السلام عليكم ورحمة الله وبركاته. حتى أذوق حلاوته ليكون لي يوما شفيع لكنني لا أستطيع رتله في فكر عميق واقرأه في قلب